سڵاو بینەرانی ڕۆژهەڵات تیڤ بە تایبەت خوێندکارانی بەڕێز بە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی گزینگ میوانی ماڵەکانتانین. وەکو نەرێتی بەرنامەی گزینگ بە لەوە راپۆرتێکتان پێشکەش دەکەین و دوجار دەگەڕێنەوە بۆ لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بۆ ئاراستەکردن و تاوتوێکردن چەندانە پرسیار. کاتێک کە باس لە جیابوونەوەیەک وەکو جیاکردنەوەی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە بیانووی دابەشکردنی شارەکان بە مدیرێتی باشتر دەکرێت بیر دەکەینەوە کە ئایا کاریگەریەکان ئەم جیابوونەوەیە لەسەر کۆمەڵگا و زانستگا و ناوەندە ئاکادیمیەکان دەتوانن چی ببن و چۆن بن. کێشە و گرفتگەلێک کە بۆ خوێندکارانی ئوستانی ئازەربایجانی غەربی واتە ئوستانی ورمێ دێتە ئاراوە، بۆ خوێندکارانی ئوستانی کوردستان کرمانشان یان ئیلام دێتە ئاراوە، ئەگەر دێت شێوازی هاتنە ئارای ئەم بربەستانە دەتوانێت چۆن بێت یان چ جیاوازی گەلێکی هەیە. کۆماری ئیسلامی بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووە کە بە جۆرێک لە جۆرەکان دوورخستنەوە بخاتە نێوان ئەو نەتەوانەی کە لەژێر دەسەڵاتی ڕەشی ئەودان و پەیوەندیەکانیان تووشی کێشە و کێشەکانیان تووشی جیاوازی بکات کە زۆرێک جار ئەم پیلانانە و سەرجەم پیلانگەلێک هاوشێوازی ئاوا تووشی شکەست بۆ، بەڵکو بەم پێەیە باوەڕدانەوەیەک لە مێژووی خەباتی بزوتنەوەی حەقخوازانەی کوردستان تاکو و چالاکی ئێستای خوێندکارانی ئاشکراکراو بۆ یەکە مەبەستەکان بۆ شالەکانی خوێندکاری هاوبەشن بۆ سەرجەم گوشارەکانیان، هەروەها چالاکیەکەیان بەردەوام دەبن. بەشێک لە باسەکانی بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە پەیوەندی نێوان خوێندکارانی کوردن و هەروەها باسێکیش لە جیاوازی سیستمی زانستگاکان لە پەیوەند لەگەڵ شارەکانە کە چ کێشە و گرفتێک و بربەستێک دەتوانێت لەسەر کاریگەری خوێندکارانی ئوستانی ورمێ ببێت. ئەو سیستما کە لە زانستگای ئوستانی ورمێدا حاکمن چ ڕۆڵێک بەرامبەر بە خوێندکاران دەگەیڕێت. هەر بەم بۆنەوە دەتوانین بڵێن گوشار بۆ سەر چالاکانی خوێندکاری کورد و لەوانە ئەم کەسانێک کە چالاکیەکی ئەو تویان نییە دەتوانن چی بن. بێگومان کرانەوەی بەرتەسک و کۆنتڕۆڵکراوی زانستگاکانی ئوستانی کوردیەکانی ئێران دەتوانێت بە پلانێکی جیاواز بەڵام بە یەک مەبەست لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە شارەکان پیادە بکرێت. دیارە کە حکوومەت بەو شێوەیە دەیەوێت ناکۆکەیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری و بەتایبەت بزوتنەوەی خوێندکاری کوردستان وەڕێ بخات. بۆیە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ باسێک لەسەر جیاوازی کێشە و گرفتەکانی چالاکانی خوێندکاری لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات. کاک سۆران ئازەربار میوانی ئەم جارەی بەرنامەکەمانە. بەخێربێ کاک سۆران بۆ ستودیۆی ڕۆژهەڵات تیڤ. زۆر سپاس بۆەوە کاک شاهوە، ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزم. کاک سۆران، وەکو یەکەم پرسیار، ئێوە لە زانستگای لە مەهاباتە خوێندکار بوون و لەوێ زانستگاتان تەواو کردووە. ئەو جیاوازیانە وا لەم تەقسیم ئوستانانە کراوە، واتە ئوستان ورمێ و ئوستان کوردستان. جیاوازیەکان تەنیا لە لەفز و ناوەکەی یا بەڕاستی بنەمای دانیشگاکانیش جیاوازیاتیە. ئەو جۆرە کە بۆ خۆتان ئاگادارن هەرچێ بەرەو ئەو منتەقەکانی ورمێ و مەهابات و ئەمانە دەڕۆین ڕێژەی تورک زمانەکان زۆرتر ئەبێت. بەڵێ وایە، بەڵام ئەگەر بڕواینە ناوەڕۆکی ئەم بەحسەوە چاو لە زانستگاکانی ئوستانی ئازەربایجانی غەربی لەگەڵ کوردستان بکەین، من جیاوازێکی ئەو تۆ نابینمەوە. هەروەکو جەنابیشت ئاماژەت پێ کرد، پێم وایە جیاوازی جگە لەوەی لە ناوەکان نەبێ هیچ شتێکی تر نییە. ئەگە چاو لێ بکەین گفتمانی زاڵ بەسەر بزوتنەوەی خوێندکاری کوردی
یا هاوچارە نووسیەک یا ئەوەی کە هەردووکیان پەیکەرەی یەکدانا بزوتنەوەن بۆیە جیاوازیەک نییە بەڵام ئەگەر لە ڕوانگەیەکی دیکەوە چاوی لێ بکەین حساسیەتەکان و شێوەی بەرخۆر دیارە جیاوازە کە بە نسبەت کۆماری ئیسلامیەوە من نمونەیەک دێنمەوە لەوانەیە ساڕۆژی شەهیدکردنی ئیبراهیمی لوتفوڵایی لەوانەیە حساسیەتێکی گەورە لە زانستگاکانی کوردستان بەتایبەت لە شارەکانی سنە و دەوروبەردا دروست بکات بەڵام ئەو بەنسبەت شارەکانی وستانی ئازەربایجانی غەربی و لەوانە شارەکانی بۆکان و مهابات و ورمێ و شارانە حساسیەتێکی ئەوتۆ دروست ناکە بەڵام لەلایەکی دیکەوە ئەگە چاو لێ بکەین بەڕێوەبردننی ڕێوڕەسمێک یا ڕێزلێنانێک لە بە جۆرێک کە بۆنەیەکی نەتەوەیی بێ یا ڕەنگبوونی نەتەوەیی پێوە دیار بێ لەوانەیە لە شارەکانی ئوستانی کوردستان زۆر حساسیەتێکی ئەوتۆ دروست نەکە یعنی بە نسبەت شارەکانی وستانی ئازەربایجانی غەربی و بۆکان و مهابات و شارانەوە دەڵم و ئەوەش دیارەوەش کە خزمەت و کەسانێک بوون کە ئەم ڕچەیەیان شکاندۆ کە تا بە ئێستاکەەوە نمونەی وەکو کاگورایمی لوتفوڵایی و زۆرێکی تر لەو کەسانە بەڵام لە شارەکانی بۆکان و مهابات و شارەکانی سەر بە وستانی ئازەربایجانی غەربی ئەم حساسیەتە زیاتر بۆنە کوردەکان و بۆنە نەتەوەیەکان دروست دەبێ و جۆرێک بە تونترین شێوە بەرخوردی لەگەڵ دەکرێت لەوانەیە ئەم پرسیارە ساز بێت کە بۆ لە شارەکانی وستان وەکو بخۆش دەستا ئاماژەت پێکرد بەهۆی ئەوەی کە تەرکیبێک لە دانیشتۆکان و خوێندکارەکان بەشێکیان تورکن و بەڵێ تورک زمانن و کۆماری ئیسلامیش دیارە بە درێژایی تەمەنی خۆی بەهۆی ئەوەی کە جۆرێک مەرزێکی مشتەرەک لە نێوان کوردەکان و تورکەکاندا هەیە بۆ شێواندنی ئەم مەرزەوە بۆ ئەوەی کە لە ژێر ناوەکە نێوی جۆرە و جۆرەوە لەوانە ئەوانە دایانهەوێ یەکپارچەیی خاشی کوردستان خاکی ئێران پڕژ و بڵاو بکەن نەیپارێزنەوانە لەلایەکی دیکەوە گرایشاتێکی مەسەبیە کە زاڵە بەسەر ئەواندا کە ئەوان زیاتر تەحریک دەکات بۆ ئەوەی کە لە دژی خوێندکارانی کورد زیاتر هەڵوێست بگرن بۆیە هۆکارەکەشی هەر بۆوە دەگەڕێتەوە کە زۆرێک لە بەرپرسانی زانستگار لەوێ تورکەکان پێکی دێنن تەنانەت لە شارەکانی مهاباتیش دیارە مەبەست بەرپرسانە کە حتا لە شار مەهاباتیش بڵێ تا لە شار مهاباتیش کە بەرپرسی حراستەوە بگراوە زۆرێک لەو بەشانە بۆیە بە کورتی دەمهەوێت ئەوە بڵم کە ئەوە سیاسەتێکە کە بە شێوەیەکی سیستماتیک لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ نێوان ناخۆشیەوە بۆ گرژی و ئاڵۆزی نێوان تورکەکان و کوردەکان داهاتوتە ئەم تێکەڵبوونەی کورد و تورکیا ئەوەی کە دەسەڵاتەکە بە جۆرێک لە ناو کوردەکانە بگوازێتەوە بۆ ناو تورکەکان بەتایبەت لە مۆحیتایەکی ئاکادەمیک وەکو زانستکە بەڵێ زۆر ڕاستە بەڵام لە عینی حاڵدا شێوەی بەرخوردی خوێندکارە کوردەکان و تەنانەت تورکەکانیش تا ئێستا نەیتوانیوە ئەو فەزایە بخڵقێنێ کە کۆماری ئیسلامی دەیهەوێ هۆکارەکەشی هەر بۆوە دەگەڕێتەوە کە دیارە خۆشبەختانە تا ئێستا گەرایشێکی مەسەبی تند وەکو گفتمانێک بەسەر بزوتنەوەی خوێندکاری کوردی و بەتایبەت لە شارەکانی لە شارە کوردنشینەکاندا زاڵ نەبووە کە زیاتر گفتمانێکی چەپی و ناسیۆنالیستیە کە زاڵە و هەر ئەوەش بووەتەوەی کە زۆر جۆبەوە نەدەن کە خوێندکارانی کورد جۆبەوە نەدەن کە کام گرایشی مەسەبیە و شیعەیە یا سونیە و جۆرێک لەم بەڵێ سۆرانە و جۆرە خۆش و ئاماژە و پێکرد بە عام ئەو لایە مەبارزاتی و شۆڕژگێرانەوە ناو خوێندکارانە هەست لایەیەکی چەپوونە و گرایشاتێکی چەپیە ئەم هۆکارە ئەم فاکتە چی کردووە بە پەیوەندی نێوان دانیژووەکان مەسەڵەن پەیوەندی نێوان خوێندکارێکە لە مەهابات هەست و خوێندکارێکە لە ورمێ هەست یا بەرعکس خوێندکارێکە لە مەهابات هەست یا خوێندکارێک کە لە کامیاران و مەریوان و کێوکێایی دیارە ئەگە بگەڕێنەوە سەر ئەوەی کە شێوەی سەرهەڵدانی بیری چەپ لە زانستگاکان هۆکارەکەی ئەوە بوو کە لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 57دا جۆرێک ئاڵۆزەکانی نێوخۆ و شەڕی نێوخۆیی جۆرێک وای کرد کە کۆماری ئیسلامی بۆ ماوەیەکی کورد لە زانستگاکان غافڵ ببێت و ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە گەشەی بیری چەپ لە زانستگاکانی ئێران
بەگشتی بەڵام لە کوردستاندا من پێم وایە کاتێک باز لە بزوتنەوەی خوێندکاری کوردی دەکەین دیارە پرسەکان جیاواز دەبێتەوە. بزوتنەوەی خوێندکاری کوردی لە سەرەتادا بزوتنەوەیکی شۆڕژەر لەدایک بوو و کاک ئیسماعیلی شەریفزادە کە وەکو نماد وە سومبولی بزوتنەوەی خوێندکاری کوردی ناسراوە دیارە ئەوە کە تا ئێستا کەش وە جۆرێک دەستکردنی ئەو مێژوویە کە گەشتوتەوە ئێستا کە گەشتوتەوە ئێستا ئێمە جۆرێک ئەو یەکێک لەو کەسانە بوو یەکێک لە ڕسەشکێنانی بیری چەپی ڕادیکاڵ بوو لە کوردستان کە لە شۆڕشی ساڵی 46 دا بەبەستم ئەوەیە لەو کاتەوە تا بە ئێستا کەش گفتمانی چەپ بوون بەسەر دانیشگاکاندا بەسەر زانستگاکانی کوردستاندا زاڵ بووە و لەسەر تەسیراتی لەسەر شێوەی بەرخوردی یا پەیوەندیەکی پتەوی نێوان خوێندکارانیشدا بەڵێ دروست کردووە نەک ئەوە کە تۆ ساو لێ بکە ئەگەر تەنانەت خوێندکارانی زانستگاکانی کوردستان لەگەڵ زانستگا تاران لەگەڵ تەورێز و هەموو ئەوانە مەبەستم خوێندکارە کوردەکانە توانیوێتی ئینسجام و وەحدەت و یەکگرتوویەکی زیاتر دروست بکە و تەنانەت لە زۆرێک لە بۆ نەمێژوویەکانیش بۆ نەمێژوویەکانی نەتەوەی کوردیش تەنانەت بەیاننامەی هاوبەشدە بڵاو دەکەنەوە. بەڵێ ئەو جۆرە کە باس ئەکرێت و ئەو جۆرە کە ئێستا لە بزوتنەوەی خوێندکاری کوردی تا بە ئیسە سمبولێک کە بەڕاستمی بناسرێت نەناسراوە بەڵام ئەو بیرۆکەی خوێندکاریە بەڕاستی ئەتوانێت بیرۆکەیەک بێت کە جەبهەیەکی هاوپەیمان بەرەیەکی مشتەرەک لە نێوان خوێندکاران لە شارە جیاجیاکانی کوردستان و ئێرانیش دروست بکات. بەل لەوەی کە باس بەرنامەکە قوڵتر بکەمەوە وەکو لەم بەشە وەکو دوایین پرسیار ئەوەیە کە هەڵسوکەوت زانستگا هەڵسوکەوت بەرپرسان زانستگا لەگەڵ ئێوە چۆن بوو جا دوجار گەرەکمە بڕۆمە سەر ناوەندە ئەمنیەتیەکان لە کول لە هەڵسوکەوت بەرپرسانی زانستگا لەگەڵ چالاکانی خوێندکاری چۆن بوو؟ هەڵسوکەوتی بەرپرسان وەکو باسم کرد دیارە تەرکیبێک یا بەشێک لە بەرپرسانی زانستگا تورکەکان پێکی دێنن یا پان تورکە ارتجاع و کۆنەپەرستەکان کە دیارە قینێکی کۆنیان لە کورتەیە و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە گەورەترین بربەست بێت بۆ لە پێش بەڕێوەبردننی بۆ نەنەتەوەیەکان لە پێش بەڕێوەبردننی تەنانەت ئەو ڕێوڕسمانەی کە تەنانەت بۆنێکی کوردیانەتەوەیان لێ هەیە و تەنانەت زۆرێک لە بۆ نەمێژوویەکانی خوێندکاریش لەوانە هەژدەی تیرکە هەمومان ئاگاداری نەک تەنها لە شارەکانی کوردستان لەسەر تاسەری شارەکانی ئێران تەنانەت بەرنامهەی ئیمتحانیش وا ڕێک دەخسترێت کە لەم ڕۆژەدا تقریبا دانیشگاکان بە فەزایەکی تعتیل دەربێ بۆ پێشگرتن لە هەر چەشنەی اعتراضێک لەم ڕۆژەدا بەڵام ڕۆژی 16 ئازار من باسی ئەوە دەکەم ساڵی ڕابردوو 16 ئازار لە زانستگای پەیامنووری مەهاباد بەڕێوە چوو بەڵام لە حاڵێکدا هیچ چاو لێ دەکەی هیچ بۆنێکی لە 16 ئازار پێوە دیار نەبوو و دیارە لە مۆرەکانی خۆیان هێنانی مۆرەکانی خۆیان لەلایەن حراست و بەرپرسانی زانستگاوە هەوڵی کۆنتڕۆڵکردن و بەلا ڕێدابردننی بزوتنەوەی خوێندکاری دەدەن و لەو نێوانەشدا لەو چوارچێوەیەدا فەزا دەدەن بە کەسەکانی خۆیان بەڵام نەک بۆ حەددەژ ینی تەنانەت ئەوان ڕیسکی ئەوەش ناکەن کە بە مۆرەکانی خۆشیان کە دایان ناوە لە سەتحێکی وەسیعدا لە زانستگا لە ئەنجومەنەکاندا لەو شتانە لە کەسەکانی خۆشیان کە دایان ناوە ئەوان ئیتمینانی ئەویان پێ ناکەن کە ئیجازەی بەرگوزارکردن و بەڕێوەبردننی بۆنەیەکی وا بدەن. بۆ نمونە ئەگەر جگە لە بۆنە سیاسیەکان وەکو 16 ئازار و هەژدەی تیر وەمانە لە مەهاباد لە بۆکان یا لەو شارانە کە ڕێژەی بەرپرسانی دانیشگا وەکو تورک زۆرترە ئەگەر بۆنەیەکی ئەدەبی بگیرێکی مەسەڵەن بۆ مامۆستا شێرکۆ بێکەس ڕێگری لەم شیشەیە کرێت یانە؟ ئەمە بۆ پرسیارە دەتوانم بڵم کە تا ڕادەیەکی زۆر بەڵێ یعنی تا ئەوەی کە پێش بە بڵاوبوونەوەی بگرن بەڵێ من لە سەرەتای بەرنامەکەشدا باسم کرد
دیارە فەزای ئوستانی ئازەربایجانی غەربی لەگەڵ کوردستان جیاوازەکەی لەوەدایە کە زیادە لە حەد کە گیر دەدرێت بە بەرگوزارکردن و بەڕێوەبردننی بۆنە کوردیەکان لەوانە بۆنە ئەدەبیەکانیش و تەنانەت بۆنەهایەکی وەکو مامۆستا یا کۆچی مامۆستا هێمن ئەوان دێنن بە دانانی تەلفیقێک لە عکسی تەباتەبایی وەکو مامۆستا و قاتیکردنی ئەم جەریاناتە بەیەکەوە هەوڵ دەدەن ئەم بۆنەیە بەلاڕێدا دەستێوەردانێکی تێدەکەن. بەڵێ دەستێوەردانێک. بەڵێ کاتێک کە چالاکی خوێندکاری ئەکرێت و حراست ئەتر ئەمە قاعدەتەن وەکو قانونێکە لە زانستگاکان هەست ئەوەڵ بەرخورد لەگەڵ چالاکێکی خوێندکاری حراستێکە. ئایا ناوەندە ئەمنیەتیەکان وەکو ئیطلاعات سپا وەکو ستاد خەبەری و ئیدارەی ئیطلاعات و ئیطلاعات نیروی انتزامی و ئەمانە چەندێک دەخالت ناو بنەماڵەی دانیشگاکەن چەندێک دەخالت لە کارەکان خوێندکارەکانەکەن و دانیشگا چ ڕەوڵێکی لەم نێوانە؟ بەڵێ کاتێک باز لەوە دەکەین کە پێم خۆشە لێردا ئاماژە بۆ بکەم کاتێک خوێندکار واردی زانستگا دەبێت دیارە حەوزەی چالاکیەکان زۆر بربڵاوە کە دەتوانێت تێیدا دەتوانێت فەرهەنگی بێ دەتوانێت هونەری بێ دەتوانێت سیاسی بێ کۆمەڵایەتی بێ و هەموو ئەوانە بەڵام شێوەی بەرخوردی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی فەزاکەتەوە و بە سیاسی دەکێشێەوە بۆیە خوێندکارێکی کورد یا خوێندکارێکە لە ئاستی ئێراندا واردی زانستگا دەبێت ناتوانێت سیاسی نەبێ ینی واردی ئەو پرسە دەبێتەوە. بۆیە من پێم خۆش لێردا ئیشارە بە شتێک دەکەم کۆبوونەوەی خوێندکاران لە بەردەمی دەوانێت سلف سرویسی زانستگا بۆ خراپبوونی بۆ خراپبوونی غەزا ئەمە مافێکی سنفیە کە هەموو خوێندکارێکەیەتی بەڵام بەرخوردی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی و زیندانیکردنەوە تەنانەت دوایە مەحکومکردن بە هەوڵدان دژی ئەمنیەتی نەتەوەیی ئەندام بوون لە حیزبە کوردیەکان و ئیختشاش دەتوانێت ئەم فەزایەتەوە و بگوازێتەوە بۆ لایەنی سیاسی. یانێ بە جۆرە لە جۆرەکان ناوەندە ئەمنیەتیەکانیش ناوەندە قەزاییەکان و ئەمنیەتیەکان دەخاڵەت ناو کار دانیشگا ئەکەن و ئەم ئازادیشە لەلایەن دانیشگا و ئەدرێ بەو ناوەندانە. بەڵێ زۆر هاوکاریش ئەکرێت لەماوێ خۆتان تەجروبەی ئەوەتانە بووە. ئەم هاوکاری هەیە بەڵێ کاتێک ئێمە تا ئێستا چەند نمونەیەکی وا بووەوە بۆ خۆشم لەوانە تەنانەت ئەو هاوکاری نێوان ئیطلاعات و حراسەتی زانستگا زۆر بربڵاوە یعنی زۆر زیاترە لەوەی کە تەنانەت تۆ تەسەوری لێ بکەی. ئەوان تەنانەت دیارە لە سەرەتادا کە بۆنەیەکی وا پێش دێوە دوایە بەرخوردی هێزە ئەمنیەتەکان دەکردن نیشانەی ئەوەیە کە هاوکاریەک لەو نێوانەدا بووە دەنا ئاخر ئەوان هیچ زانیاریەکیان لەسەر ئەوە نییە کە تۆ لە چالاکیەکت کردووە و چ کارهایەکت کردووە لە ئاستی دانیشگادا و دوای ئەو من ئاگاداری ئەوەش هەم کە لە زانستگای پایەمنووری مەهابەت تەنانەت تەکنەویست لەسەر کەسەکان پڕکراوەتەوە لە زیندان و لە بەشی ناوەندە ئەمنیەتەکان بەگشتی و لەوانە ئیطلاعات یانێ لەلایەن دانیشگا و لەسەر کەسێک نووسراوە و تەحویڵ ناوەندە ئەمنیەتیەکان درراوە. بەڵێ لەلایەن بەرپرسانی حراسەتی زانستگاوە. بەڵێ بەحس ناوەندە ئەمنیەتەکان و حراست زانستگا و هەڵسوکەوت ئەم جۆرەی بەرپرسان بەڕاستی بەحسێکە کە بنی قوڵە و ئەیەوێت لەسەری زۆرتر قسە بکەین بەڵام بەهۆی ئەوەی کە کاتی بەرنامەکەمان کەمە من ئاخرین پرسیارم لە جەنابتانەکەم. ئێوە لە مەهاباد خوێندکار بوون و لە کاتی هەڵبژاردنەکان دەورەی ڕابردووشە خوێندکار بوون. هەڵوێست بە عام خوێندکارەکان بە کورد و تورک و فارس و یا هەر زمان و نەتەوەیەکی ترکە ئەگەر لەو شارە خوێندکار بووێت بە عام هەڵوێست خوێندکارەکان چۆن بوو؟ زیاتر ئەگەر لە مێژووشەوە باز بکەین یعنی لە سەرەتاشەوە لە وەکو پێشتری باشم کرد لە شۆڕشی 46 تەنانەت دوایە دامەزاننی کۆمەڵە وەکو حیزبێکە لەلایەن کۆمەڵێک لە خوێندکارانی پێشکەوتنخوازی کورد لە زانکۆکانی تاران دامەزرا ئەم زیاتر فەرهەنگ و کولتوری زاڵ لە سەبارەت بە ئینتخابەت بەسەر زانستگاکاندا تەحریم بووە و کورد وە لەوانە هەموو چینی توێژەکانی کوردستان وە لەوانە خوێندکاریش دیارە
کورد پێشەمونەتەوەکانی ئێران ماهیەتی کۆماری ئیسلامی ناسی و ئەم ینی تێکەڵکردن و ارتباتێکە لە نێوان ئەم بزوتنەوانەدا هەیە کە پێشتریش باسم کرد بۆتە هۆی ئەوە کە تا ئێستا ئەم فەرهەنگە و ئەم کولتورە سەبارەت بە هەڵبژاردننی زاڵ بەسەر زانستکاکاندا زیاتر تەحریم بووە تا بە ئێستاکەەوە بە دەورەی پێشوشەوە بگرێت. بەڵێ هەڵوێست بە عام خوێندکارە تورکەکانی هەروە بوون یا ئەوان زۆرتر بەرەو بەشداریکردن لە انتخاباتە چوون؟ بەداخەوە دیارە پرسی وان جودایە ینی گەرەک بە پرسیارەکەم عمومیتر بکەمەوە لە کول هەڵوێست خوێندکاران چی بوو؟ بەشێکی دیارە هەموو کات ئەوە بووە ینی بەشێک لە خوێندکاران بەشداریان لە هەڵبژاردندا کردووە و ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە نمونەی وامان زۆر بووە ینی تەنانەت لە وڵاتەکانی دیکەشدا تەنانەت لە وڵاتێکی وەکو چین کە ئێستا کە پێوی تانکیەکە کە بە دیارە وەکو نمادێک لە بزوتنەوەی خوێندکاری ئەوێدا ناسراوە کە قسەی لەسەر زۆرە کە دیارە لاوێکی 90 ساڵە بووە کە لە ساڵی ئەگە هەڵم نەکردبی 1989دا بوو کە لە خوێندکاران لەوێدا لە یەکێک لە مەیدانەکانی چیندا ئاعترازیان کرد و بە هەزاران خوێندکار لەوێدا کوژرا تەنانەت نەگە ئێستا چاو لێ بکەی دەسەڵاتی سیاسی حاکم ڕۆڵێکی زۆری بووە لەسەر بە فرامۆشی سپاردنی ئەم مێژووە بۆیە ئەمە لە ئێران ناتوانین بڵێن لە ئێران تا ئەو ڕادەیە بووە بەڵام چونکو تا ئێستاش کەسانێکی وەکو سعیدی زەیناڵیان کەسانێکی وەکو سانای ژاڵا وەکو برایمی لوتفوڵڵای ئەوانە ئێستاش لەناو دڵی خەڵکدان باوجودی هەموو ئەوانە بەتایبەت سمبولێکن بۆ بزوتنەوەی خوێندکاری بەڵام لێرەدا دیارە من پێم وایە ئەوەی کە دەستا و دەستکردنی ئەزموونەکانی ڕابردوو بۆ گواستنەوەیان بۆ ئێستاوەنەوەکانی داهاتوو بۆتە هۆی بەداخەوە ئەوەی کە ئەم هەڵەیە دووپاتە بکرێتەوە و لە هەموو هەڵبژاردنەکاندا جەمعێک لە خوێندکاران بەشدار دەبن ئەمە لە ئاستێکی سەراسەریدا باسی دەکەم نەک لە ئاستی سادەی کوردیدا. بەڵێ هەڵبژاردن بە قەوڵ ئەو حەق تاعین سەرنوێشت و ئەمانە دەتوانێت مافەر تاکێک بێ بەڵام بەداخەوە لە سیستمە حاکم وەکو سیستم ئێرانە ئەمە وەکو بۆ بڕێکەس وەکو هێڵە سووری پێهاتە و بۆ بڕێکەسیش کە بەشداریەک ئەو تۆ ڕەوڵێکی باشیان لەو بەشداریە هەیە. مەمنون کاک سۆران بەشداریت کرد لەم قسمەتێ بەنامەکەمان هیواداریم بتوانین زیاتر کەڵک و لێوەربگرین. زۆر سپاس بۆ تۆ کاک شەڕۆ سپاس بۆ. بینەرانی بەڕێز بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەنامەکەمان ئێوە ئەتوانن بۆ چوون و ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ فەیسبووکی بەرنامەی گزینگ بنێرن تا بەرنامەیەکی تر و گزینگێکی تر کات و ساتێکی خۆش.